سیاستمدار باکوور کوردستان عثمان ئۆجەلان ڕاخنە لە سیاسەتە پارتی کارکردن کوردستانی PKK کرد و ڕاگەهاند کو سیاسەتە PKK خزمەتە دۆزە کوردی ناکێ و پێویستە تەڤایە کوردان لە دژی سیاسەتە PKK ڕاوەستن و وێ سیاسەتێ ڕات بکەن. عثمان ئۆجەلان برای ڕێبەرێ زیندانیکریە پارتی کارکردن کوردستانی عەبدوڵڵا ئۆجەلان دەربارەی سیاسەتە PKK گوت کو سیاسەتە PKK نەتبەرژەوەندیە کورداندەیە پێویستە ئەو سیاسەتە PKK وەرێ ڕاوەستاندن PKK ڕەوشە هەرێما کوردستانە لەبەر چاو ناگرێ ئەو سیاسەتە کو گرتیە بەر خەلکێ کوردستانێ زیان پێدەگهێ و ئەوێن کو هەرێما کوردستانێ بڕێوە دەبن ژێ PKK کوردترن. عثمان ئۆجەلان گوتی کو PKK لە سەرتا سەری سنوور سەدان گوند ژێ خەلکێ چۆڵکردنە ڕێگریە لە خەلکێژێ دەکێدا کو بەگەڕنە گوندێن خوا لەوما ئەسکارم بێژم کو ئەو سیاسەتەن هەیە PKK هەیە زیانە هەری مەزن بە کوردان گەهاندیە. سیاسەتمەدارێ باکوورێ کوردستانێ تەکەزژی کرێ کو PKK دەخوازێ سزایە تەڤایە گەلێک کورد بدێ ئەژبەر کو گەلێ کورد سیاسەتە PKK بەتو هەوایەکی قبول نەکریە و پێویستە PKK دەبژێ سیاسەتە خوا بەردێک و بەردەوام زیان بێ گەلێ کورد و دۆزە کوردی گەهاندیە. دە بەردەوامیە گوتنێ خۆدا عثمان ئۆجەلان گوت کو PKK لە باکوورێ کوردستانەژی زیان بێ کوردان گەهاندیە و ئەرکە لەسەر کوردێن باکوورێ کوردستانێ دەنگێ ناڕەزاییە بەلەند بکەن و لە دژی سیاسەتە PKK ڕاوەستن. سیاسەتمەدارێ باکوورێ کوردستانێ دەبێژەیە کو سیاسەتە PKK تو بەرپرسیارەتیەک تێدا نینە و PKK بەتو هەوایەکی بەرپرسیارەتێ ناکێ ئەستوێ خوا و ژەبەر وێ سیاسەتە شاش کێشەیەن هەری مەزنش بۆی کوردان دروستکردنە بە تو ئاوایەکی ژی PKK نابێژی کو ئەو شاش بووە دێ سیاسەتە خۆدا. دەداویە گوتنی خۆدا عثمان ئۆجەلان ئاماژە بۆی چەندێ کرد و PKK نەخۆی ئەجندایەن خۆیە بە تەنێ ئەجندایەن دەرەکی و یان دوژمنێن کوردان بجێ دەکێ.